سڵاو دیاردەیەم جارەمان لەسەر ئەم نووسینانەیە لە زۆربەی شوێنە گشتەکانە لە ڕێستۆرانتەکانە کە نووسراوە شوێنی تایبەت بۆ خێزانە بەڕێزەکان ئایا ئەو کەسەی لەگەڵ خێزانەکەیان ناڕوا یا ئەو کەسی هەر خێزانی دروست نەکردووە بێڕێزەکەی بێ لە شوابێ ڕەنگە بە دیاردەیەکی ساردی سیرکەن ڕاستە دیاردەیەکی ساردە بەڵام ڕۆژانە بۆتە هۆی گرفت بۆ ئەتوانم بڵێم هەزاران خەڵکی ئەمەرێمە و زەختی ئەو خەڵکانە ژوای کردێمە ئەم بەرنامەی لەسەر دروستکەین پێم خۆشە بە ئەمە لابینەوە پێم خۆشە بە میواناری نادەڕۆستی و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بەخێربێی زۆر سپاس سەلام کەمال بەرەوبەری کارگەڕی تۆڕی هەماهەنگی ڕێکخراوەکان CNO جنابی شێ بەخێربێی حاجی تارێک خاوەنی چێشخانە جنابی شێ بەخێربێی قازی مەحەمەد توێژەری کۆمەڵایەتی دەرونی جنابی شێ بەخێرتان خۆش حاجی با لە تۆ دەست پێ بکەن لەبەرەوەی کە ئێوەمانان هەروەکو خێزان نزیکی 50 ساڵە لە شاری هەولێرا چێشخانە بەڕێوە بن و چێشخانەتان ئەم قوتعەتان هەیە تاوان وە نیە بەڵێ باش من ئەمەیە قسەکە ئەوە بێیانی لەوە دەست پێ بکەین 50 ساڵە ئێوە تەجروبەی چێشخانەتانیە و چێشخانە بن بەڕێوە و ئەم قوتعەیەش بەکارێن و خێزان و با بڵێن سەڵتان جیا کردوەوە یا خێزان و بە دنیاکەی سۆشیال میدیا ئێستا سنگڵتان جیا کردوەوە بەڵێ یعنی تا ئێستا چ سنگڵێک یا چه زگورتیە یا چه سەڵتێک تەحەڕوشی سێکسی بە خێزانەوە کردووە لە چێشخانەکەی جەنابان بەڵێ زۆر سپاس طبعا ئەو قەتعەیەکە ئێمە هەڵمان واسیوە یەکەم جارەوە لە سەحە و لەو شتانە یعنی نەگۆتراوە ئەو قەتعەیە پێوە بکەن یعنی شتێکی شڕوت بی بۆ ئێمە دانرابێ بەس ئێمە ئەگەر ئەو قەتعەیە هەڵدەواسین یان هەڵواسراوە لە زۆر چێشتخانەکان لۆیە کە خەڵکەکە زۆر کەسەیە ئەگەر ئەو قەتعەیە پێوە نەبی نایە یعنی ئەوە یەک لە مواسەفاتەکانی مەطعەمە ئەگەر کابرایەک دەیەوێ یعنی شتێک بۆ خۆی بکە ئەوەی دەنووسی شوێنی تایبەت بۆ خێزان جەناح خاص لە العوایل ئەوەی دەنووسی کە ئەو کەسانێک کە دێنەوێن دەرێ بزانن کە شوێنێکی وە هەیە هەتا ئێستا شتێکی وە ڕووی نەداوە کە کابرایەک بێ لەگەڵ عایلەیدا بنیشی شتێکی وها ڕوو بدە باش ئەی بە پێچوانەوە مەسەلەن تا ئێستا سەڵتێک حاڵەتێکی ناخۆشی دروست کردو لە چێشخانەکانی جەناب نەخێر نەخێر کەچی ئەوەش دانێ بەڵێ باشە کاک قازی مەحەمەد توێژەری کۆمەڵایەتی و دەروون هۆکارەکە ئەمە چیە با بە زمانێکی بازاڕی من قسە بکەم یا بە زمانێکی سەرجادە قسە بکەم ئەمە دڵپیسی پیاوەکانی کوردەکە حەزیان لەم جیاکاریە بێ خێزانەکانیان دیوارێک لە بینی خەڵکی ترابێ بڵێ دەستخۆشتانێ دەکەم دەستخۆش بۆ جەنابتەوە بەرنامە بەڕێزان بەڵێ دەتوانانی بڵێن دڵپیسە لە زۆر حالەتدا ئەمە لە زۆر شوێنی تر هەیە لە کوردستاندا لەوانەیە لە ڕوانگەی خۆمانەوە زۆر جار باسی ئەو شتە پیانە خۆ دەیبینین بەڵێ بێگومان دەگەڕێتەوە سەرڕادەی دڵپیسی لە پیاوەکان و زۆر جارێ ئافرەتیشێت تەحەفوزی هەیە بۆ شتانێکەوە حەز ناکە لەگەڵ پیاو دابنیشێنان بخوان من بەر لە بەرنامەکە لەگە بەڕێزانە قسەم کرد ئەنی زۆر جارەیەکەمە لە شوێنێک دادەنیش جا چیدا ئەگەر زگورتی بە یەکەوە نانی بخوا یانە خۆ لەگەر خێزانەکان تێکەڵ بن لەگەلێک ناخواردن هەر ناخواردن تۆ بەدە ساڵی دەگری بەدەم دەیخۆی هیچ نابێت هیچ گرفتێک لەوەی کە تونان دەخۆی ئەو شوێنێکە دەیسی مەتحەمەکە یاخو ڕێستورانتێکە هەر شوێنێکێک کە دەچیت تۆ نانی لێ دەخۆی ناچی لێ پاڵ دەوێ نابێ بە شوێنێکی ترکەوات و بیکەی بە ڕۆژی خۆت و ئەو شتانێکە دەیکە ئەوانەی کە خەڵک بیرێ دەکات و بەڵێ باش ئەمە ئەو فەلسەفەیە چۆن لەی زەختر ناکات کە مەمنوع ینی ئەوەی کە حرامەکەی ینی مەرغوب بێت ینی بۆ نمونە نسبەی ینی قسەکە تەنها ئەوەیە خۆ لە چێشخانەیەکە چیەک لێ ڕەنگە ئەگەر گەنجێکی لێبێت ڕەنگە چا باش خاڵیەک دروست بیانی ئەو پەڕی وەنیە خۆ قابلە چیتر ڕوئیان ینی ئایا ئەم دیوار دروستکردنەوە ئەم جیاکردنەوەی شوێنی خێزان و ئەوە مەرغوبتری ناکە لای گەنجەکان بیانێ لەو ئەو دیوارەوە چی هەیە بێگومان ئەو جیاکردنەوەی ئەو شوێنانە بە تایبەت لە خواردنگەکان یاخو لە کافتریایەکانەوانە زیاتر مەرغوب شتەکە عەرەب گوتنی لكل ممنوع مرغوب باش ینی هەر شتێک کە بۆ قەدەغا زیاتر خەڵک تۆکو توێژەرێکی کۆمەڵایەتی ڕەفزی و حاڵە ڕەفزی دەکەم 100% ڕەفزی دەکەم لە بۆ شوێنێکی زۆر ئاساییە شوێنێکی گشتیە جاگە من بچم یاخود خێزانی من یا هەر کەسێک لە بچی خواردن بخوا بێتەوە ئەو ناکە با گەنجی خۆت گوتنی چا باش قالیش بکە بەس ئایا هەموو گەنجەکان وەن ئایا هەموو کۆمەلگاوایە نەخێوانیە بەڵام بۆ من دەست خۆش کاک سەلام تۆڵێکی بێگومان بەگشتی لە شەڕک
من بۆیە پرسیارم لێ نەکرد دەبڵێ نا. پێش بەرنامەکە خۆت قسەی خۆتە هەبووتە ینی حەزم کرد خۆت دەست بێت من بەگشتی لە شەرق وای دەبینم یعنی ئەوە نیە بەس لە کوردستان ئەم دیاردەیە هەبیتن لە شەرق بەگشتی ئەمە نەمانتوانێت تاکو ئێستا مامەلەیش تەندروست بکەین تاکو ئێستاش کوڕ لەگە کوڕ مامەلە دەکات ژن لەگە ژن پیر لەگە پیر بۆیە ئێمە دەبی زیاتر کۆمەلگا هۆشیار بکەینەوە زیاتر بتوانین کچ و کوڕەکانمان لێکدی نزیک بکەینەوە بۆی دەستپێک بیتن لە نزیکبوونەوە تا بتوان لە چێشخانەکانیش گەنجێک لەگەر خێزان تێکەر بکرێتن بەڕاستی یعنی عالەتی ڕوویدایە ئەوە نی هیچ ڕوونی دابی لە مەسەن لە هەولێر لە کوردستان بەڵام شار لەگە شاریش فەرقی هەیە ئەوە نێبرین لە هەموو شارەکان خێزان تێکەر نەبی بەڵام عالەتیش هەیە گەنجیش ئەوەندە سەر لە ڕووە بەڕاستی کاری هەڵەش زۆر دەکات چکە گەنجی ماتە ئێستا ئەوەندە ڕۆشنبیر نەبووە بتوانیتن کارشی تەندروست بکاتن بەرامبەر ئافرەتێک بەس بۆ عەز و ئارەزوی خۆیتی بۆیە بەگشتی ینی باشە بەڵامەوە ئەوە کە مادەم نسبە هەیەەوە تا حاجی مەسەن نزیکی 50 ساڵە خۆی و خێزانەکەی و لە باوچۆ چێشخانی گەوریان هەیە لە شاری هەولێرە ئەڵێ تا ئێستا کێشەی وا ڕووی نایەوە ئەگەر ڕوشیا بێت ڕەنگە بە نسبەت ڕوویا بێ بەڵام ڕەنگەوە ئیشی پۆلیس بێت ینی بۆ لە بەرخاتری گەنجێکە چوزانم گەنجێکی سەرڕۆ ئەم دیاردەیە هەڵبواس ینی بۆ نمونە من بە نمونە پێتەڵم ینی جاریوایە لەگەڵ ستافێکە لەگەڵ برادرامەیە لەگەڵ کچێکی ڕەفیق تاچی ئەنی ئەچی بۆ چێشخانەیەک تۆ خۆت حەزەکەی لە شوێنە ئامەکە بیخاوەنی چێشخانەکەی لەکا کە ئەمە بۆ زگورتیە بچنە شوێنی خێزان باشترەوەینتر ینی چۆنەڵی کلاسێکیان ناوە بە شوێنی خێزان و زگورتیش با لەوناوە بخۆی من پێم وانی کۆمەلگای کوردی ئێستا لە کۆمەلگایکی تەندروست داوی چونکە تاکەی تەندروست دروست نەکەی ناتوانانی کۆمەلگایکی تەندروست دروست بکەین بۆیە ئێمە دەبی لە خۆمانەوە لە گەنجەکانڕان دەست پێ بکەین ڕاستە بەڵام گەنجی ئێمەش بڕە ناڕۆشنبیرە باشانی تۆ بە کورتی تۆ پێم بڵێ ینی تۆ بەپی بۆچوونی خۆ و بەپی واقعی کە پێ دوایە لە کوردستانە هەیە بوونیم قوتعانەیە ئەتیادیە تاکو ئێستا ئەگەرە هەبیتن باشترە هەبیتن باشتر هەبی باشە هیوادارم تۆش کاک قازی محەممەد تۆزە ناوەکەت قورسە درود بۆ گیانی پاچی پێشەوای کورد قازی محەممەد جەنابی شت پێم وای بێ کوڕەکەشت ناوی پێشەوە قازی محەممەد هیوادارم ینی ئەمە با تۆزە تەنزی تێ بکەین ینی کاکسەلام دڵپیز نەبێت ینی ئەڵێ پیسیوە نییە گەنجەکانمان ئۆندە ڕۆشنبیر نین گەنجەکانمان لە ئاستی مامەلەکردن دانین ئەوە نییە مەسەن گەنج حەز و ئارەزوی بەزە کافتریا لە چێشخانەک بیتن ئێمە دەمیت زۆر گەورەتیمە هەبیتن بەهاری عەرەبی چێ کردی گەنج کردی باشە مجموعەیە گەنج من ینی تا ئێستا ئەم شتە ینی مجموعەیە گەنجی بەڕێز با بڵێم خەریب بڵێ مجموعەیە گەنجی قوربەسەر کە ئەمایان تەواوترە ینی پاسێکە گرن ئەچن بۆ دووکان ئەچن بۆ شەقڵاوە معقولە یەک کەپر نییە بۆ ئەوان هەمووی نووسراوە تایبەت بە خێزان ئێم گەنجانە لە چوا بێت نهەیە ئەوە نییە برێ نەبیتن بەڵام زیاکرایتەوە ئەمەش دابنێرێتی کوردەوارەکەی خۆمانات بە شەڕک بەگشتی تاکو ئێستا ئەو دابنێرێتە هەیە بۆیە بەڕای من هەبی باشتر لە بۆی تاکو ئێستکوامە نەگەیشتنەوە ئاستەی ئەو شتانە لێکدی جا بکەینەوە تێکەڵوێک دەستخۆش کاک نادر ڕۆستی دەردی خۆ دوتە حەزی لەوەکە نییە وتەبێژی دەستەی گشتی گەشت و زار بوو بورە ئەخر کە زات مەلای تۆ لە بەری وەکو حکومەت حەزم کردی جۆ لە دەنگی هەم ینی جۆت لە ڕای هەمویان بە ئینجا تۆ دەست ینی اینجا تۆ قسە بکەیت ینی کاک حاجی فەرموویوتی ئەم قوتعەیە کە دایانی زەختی حکومەت نییە بەڵامە بێ ئێوە وەکو حکومەت وەکو چاودێرێکی باری دەرونی خەڵک وەکو چاودێرێکی ژیانی خەڵک ئاگاتان لەوە بێ ئایا ئەم قوتعەیە ئازاری گەنج نایەت نەبۆتە هۆکاریش ئەوەی کە بۆ نمونە گەنجی ناتەندروستتر بەرهەم بێت بڵێ ئێمە کە سەیری کۆمەلگا دەکەین و سەیری بارەگشتەکەی دەکەین دەبێت هاوسەنجێک دروست بکەین و هەموو لایەنەکان لە بەرچاو بگرین ئەم تابلۆیە کە هەردەواسە لە هەندێک شوێنە قسەکەم وە نەبی کە دیفاع لە تابلۆکەی بکەم بەڵام بە وەکو خۆی باسی کەم ئەم تابلۆە کە هەردەواسرێ لە هەندێک شوێنە بۆ ئەوەی نییە کێشە دروستکە تابلۆیەکە بۆ ئەوەیە کێشە چارەسەرکە تابلۆیەکە بەڵام هەر کاتێک کێشەی دروست کرد دەبێت لا بدرێت هەر کاتێک کە کێشەی دروست کرد بۆ نمونە زۆربەی ئەو شوێنانی هەڵدەواسن پێیان وایە ئەگەر گەنجەکان لە شوێنێکی تایبەت بن خێزانەکانیش لە شوێنی چایبن کەمترین کێشە ڕوودەدات کەمترین تحڕش ڕوودەدا کەمترین ئەو بابەتانە ڕوودا کە پێککەتنی خێزان و گەنج باشە ئەمە بۆ باشەوە بۆ چوونەکەی باش حساب بۆ ناکەن گەنجێکی 14-15 ساڵیەکی پیاوانیەک و جەنابتان خێزانەکەی لەگەڵان نییە ئەچێ بۆ چێشخانەیە باشە نووسراوە ئەم جێگەیە جێگەی شوێنی تایبەت بۆ خێزانە بە ڕێزەکان ینی هەستەکە خۆی بە بێ ڕێزەزانێکە لە
کە لە سێکشنێکی بابەتی هەندێک وشە و چەمەک بەکارهێنان لە جێی خۆی نییە نە ئێمە لەگەڵین و نە ئێمەش پاڵنەر و هاندەریشین کە بەکاریش بێت بەڕێزەکان هەمومان بەڕێزین کێ هەیە لەو کۆمەلگایە خۆی بە بێڕێزەیان هەندێک جار هەر لە هاکەزای هەندێک جار لە هەندێک دەستگا بەکاردێنرێ هەندێک هاوڵاتی بەکاردێنێ هاوڵاتی بە شەرەفەکان بۆ دیارە کۆمەلگا ئەم چەمکانە من دژیمە بەڕاستی هاوڵاتیە ئەگەر کەم و کوڕێکی هەیە پەیوەندی بەخۆیەوە هەیە پەیوەندی بە منوێنیە من بێشەرەفی کەمیان من کەم و کوڕی بۆ دیار بکەم کە کەسێک دەنووسی بە ڕێزەکان خەڵکی دی بێ ڕێزەکە هەندێک وشە خۆی لە خۆیدا بەرامبەریشی دیار دەکات کە من لەگەڵەوە نیمە من لەگەڵەوەمە ئەگەر ئەوە نووسرایە شوێنی خێزانەوە شوێنی تاکە بۆ ئەوەیە چارەسەری کێشەیەک بکات و کێشە دروست نەکات دەستخۆشیان لێ دەکەیت بەڵام کە کێشە دروست بکات کە کێشە دروست بکات نابێت ئەم تابلۆی هەڵبواسرێت ئەم کێشەیەک نییە کە ئەمە نەزەق بێتەوە ینی ئەم کێشەی ڕۆژانە بەر دەرونی کۆمەڵی خەڵکەکە ینی بۆ نمونە بڕوان ناکەم تا ئێستا گلەی لە کاک حاجەکرێوەکو خاوەنی چێشخانەیەک ینی گەنج جێجێ دەڵێ کاکە شوێنی ئێمە نییە بەڵام بڕوان ناکەم ئەم گەنجە حدی کێشەکەی بەرێتە شورتەیەک حدی کێشەکەی بەرێتە لای توێژەرێکی کۆمەڵایەتی حدی کێشەکەی بەرێتە لای ڕێکخراوێک لە بەرەوە ئەوە ئیشی ئێوەیە لە وردەکاریانانی خۆ سەدان ڕێستۆرانتەیە تێکەڵە و هیچ مشکلەشی نییە من قسە یەکەمم قسەیەکی گشتی بگوتم بە شێوەیەکی گشتی باسەکەم وەکو ئەو بابەتەی کە هەیە لەو کۆمەلگایە بەڵام ئەگەر بێ باسی گەشت و گوزار بکەین و باسی چۆنیەتی گەشتکردن و تێکەڵبوون بکەین تێڕوانینی گەشت و گوزاروانیە تێڕوانینی گەشت و گوزاروایە لە سەیرانگایەکە لە هاوینە هەوارێکە لە چێشخانەیەکە لە ئوتێلێکە لە تەنانەت مەلەوانگەیەکە پێمان وایە هەمومان یەکسانین پێمان وایە هەمومان یەکسانین بە یەکسانی دەچین بۆ ئەم شوێنە چۆن گەشت یەکر هەر زۆر خەتەرێک بەڵێ مەلەوانگەشت یەکرێمە خەڵک چووکر لە وڵاتە ڕێ نایرێ بێک و نانخۆنجاوەرە لە مەلەوانگەیە کامەلە من باسی بنەمایەکی گەشتیاری دەکەم ڕاستە من باسی بنەمایەکی گەشتیاری دەکەم تێڕوانینی خۆم باشە ئیشتان کردووە بەرەو ئەوە ینی لە کاتێک ئێمە بە شاری هەولێری خۆشەویست دەڵێن کە بڵێ هیوامانەیە شاری هەولێر بکەین بە پایتەختی گەشتیاری بەڵام ئایا پایتەختی گەشتیاری لە هیچ پایتەختێکی گەشتیاری دنیاە ئەم قوتعانە بینی ینی ئیشتان کردووە بۆ ئەوە ئێمە بەردەوامیش بۆ ئەوە دەکەین کە ببین بە کۆمەلگایەکی کراوە من جگەلەوەی کە وتەبێژەکە چۆنە من جگەلەوەی کە وتەبێژی گەشت و گوزارم بخۆشم هەر کۆمەڵ ناسیشم باشە خۆشحاڵ ماشەڵە زۆر سپاس بەس کاک حاجی کۆمەڵ ناس نییە ئێمە دەمانەوێت کۆمەلگەمان کۆمەلگایەکی کراوە بێت بەر لە هەموو شتێک ئێمە دەبێت یەک بنەما هەیە باسی بکەین دەبێت ئێمە تاک فێری ئەوە بکەین تاک فێری ئەوەی بکەین ڕوو لە هەر شوێنێک دەکات وانە بێت ببێتە مەترسی بەسەر کەسانی دەوروبەر کێشەکە لێرە دروستە بیکاکە دەروون من وەکو تاکێک کە دەچم بۆ کێشخانەیەک بۆ سەیرەنگایەک بۆ مەلەوانگەیەک کاتێک من ڕفتارێکی ناشیرن دەکەم ئەوە خێزانیە ڕێ لە من دەگرێ من بچمە ناوی ئەوە منم کێشە دروستەکەم خێزان ڕەد الفعلی هەبێت و پەرچەکردداری هەبێت بۆیە ئەمانە کە بوونەتە نەرید یا بڵێن بوونەتە مروری زەمن بوونێتە کللتور یان وەکو دیاردە وەکو دیاردەیەکی ئێستا کە باسی بکەین ئەمانە لە نەتیجەی کۆمەڵێک کۆنتاکت کۆمەڵی پێکدادان دروست بووینە با ئێمە ئەو تابلۆێزانی کە هەڵدەگیرێ بە ئاسانی هەر کاتێک هەریەک لە خێزانەکانی ئێمە توانی ڕۆڵەکانی خۆی پەروەردە بکات چۆن سەیری خێزانی خۆی دەکات چۆن سەیری براو خوشتی خۆی دەکات کە دەردەچێت ئەوە سەیری براو خوشت و خێزانی دیکەش بکە ئەوە بە ئاسانی هەردەگیرێت هەر پێویست ناکات ینی و قەتعی هەردا بنێ ینی بە مصەلاح حدینەکە نەزەری حرام نەمێنێ با من پێم خۆش بوو مادەم باسیەوە کرد مامۆسایکی بەڕێزمان وەرگرتەوە مامۆسایکی ئاینی دکتۆر مەولود گۆران مامۆسام نەمێ پرسیاری ئەوە بکەم هەڵبەتە ئاگاداری بەرنامەکەی تو ئاگاداری گفتوگۆکەمانی ینی منەمێ پرسیاری ئەوە بکەم ئایا لە ڕووی دینەوە ئەم جیاکاریە مەسەرەن بۆ نمونە ئەگەر وڵاتی چۆک و ئێران بینینەوە بە نمونە کە حتا لە ناو پاسەکانی شاجیاکاریان کردبوو شوێنی ئافرە بەجیا و شوێنی پیا و بەجیا کە 10 ساڵ پێش ئێستا ئەم شتیان لابر بەڕاستی ینی نازان بیزەبت بەڵام نزیکی 10 ساڵە بێت کە ئەم سیستەمان لابردووە هەموو ڕێستۆرانت و چێشخان و هەموو شتێک تێکەڵە و دانیشتن نانەخۆ منەمێ وەکو نمونە نمونی وڵاتێکی ئیسلامی ئێرانم هێنایە من ئەمێ ئەوە پرسمایە لە ڕووی دینی ئیسلامەوە کە لە کۆمەلگەی کوردی ینی زۆر بەمان ئیسلام دینین ئایا لە ڕووی دینی ئیسلامەوە ئەم جیاکاریە تا چەند تەندروستە یا تا چەند ڕێی پێدراوە فەرموو بەناوی خۆی گەورە میهرەبان
سەڵاو لە ئێوەش کاک دەرونجان بەبوونەی ئەوەی کە باسی لە ڕێستۆرانتەکان و مەطعەمەکان لە شوێنە گشتیەکان نان خواردنی پێکەوە ئایلی یان جیاکردنەوەی سنگڵەکان بە جیا و ئایلە بە جیا لە ڕووی شەرعەوەی هیچمان نییە ئێمە بڵێتن جائیز نییە یان حرامە بەڵام ئەوەندەیە وەکو عورف و عادەت وەکو نەریت وەکو دابوو نەریت ئەمەیان دەوری هەیە لە ڕووی شەرعیشەوە لە هەندێک وڵات ڕێ پێدراوە مەسەرەن خەڵک لەگەڵێکە نان دەخوا کوڕێکە کچێکە لە هەندێک وڵاتی تر ڕێ پێ نەدراوە ئەمەیان دەگەڕێتەوە سەر عورف و عادەت و کۆمەڵایەتیەکە هەرچەندە لە ڕووی شەرعیشەوە یان بڵێم لە بابی عەدالەتەوە باس کراوە شروعی عەدالەت بریتیە لەوەی کەسێک لە دەرەوە نان نەخوایان لەسەر ڕێگا چەرەزاد نەخوایان لە مۆتە بەدەستیەوە نەبی بەڵام بۆ زەمانێک قسە کراوە دەکرێت زەمانەکانی ترە ئەم شەرت و شروعانەی لەلا برێتن چونکە مرۆەتی ئینسانیان شخصێتی ئینسان دەگۆڕێ لە زەمانێک بۆ زەمانێک هەر هەروە لە شوێنێک بۆ شوێنێکی تریشە گرنگە لە کۆمەڵگا شخصیەتی کەسەکان دیار بکرێەوە مرۆڤ وەکو مرۆڤ سیر بکرێتن بۆیە لە ڕێستۆرانتەکان یان لە مەطعەمەکان یان لە هەر شوێنە گشتیەکان ئافرەت و پیاویان پیا بەتەنیان گەنجێک کە دەچی بۆ مەطعەمێک و ڕێستۆرانتێکە بەتەنیا دەتوانانی نان بخوا ناتوانانی لە شوێنە گشتیەکان و لە جێی کە نووسراوە تایبەت بە خێزان نان بخوا ئەو معنای ئەوە نییە ئەوە جیاکرایتەوە یان ئەمە شخصیەتی وەکو بڵیت لە کەدار بیان حەز بە نەقص بکاتن ئەمە جیاکرایتەوەیدی شوێنی خێزانە فقط ئەوەندەیە لە مشتماعی ئێمە چۆزێک بە جۆرێکی تر باسی خێزان دەکرێتن پێدەچی لەبەر ئەو بابەتەبی الله ئەعلەم دەستخۆش زۆر سپاس ئەوەش پیاوێکی ئاینی وتی ینی بەپی دینی ئیسلام هیچ شتێک نییە بۆی کە ئەمە حرام کرا حەڵال کرا ئەمە کلتوری کۆمەڵگەیە کاک حەجیبە کەسمان وەکو تۆ لە ناوی شەکانین و کەسمان بەقەر تۆ ئەنی نازانین ئەم حاڵەتە چۆن گوێت لە قسەکانی کاک نادر بەڵێ پێ دوایە بەو جۆرە لە بەو سیستەمایانی ئەتوانم ببوورەکەواڵم جۆرێک لە وەکو چۆن هەموو شتەکانی ئەم وڵاتە شتا حکوومیەکانی ئەم وڵاتە سیستمەکەی و هەنگاوەکانی خاو خلیچکە پێ دوایە بەو خاو خلیچکیە ڕۆژێک لە ڕۆژان بە چ شتێک ئەم کۆمەڵگەیە پێوەرکرێکە ئیتر ئەم کۆمەڵگەیە هیچ کوڕێسەیری کچێکی تر ناکە اینجام قوتعە لا ببرێ بڵێ قسەکەی ئەو برادرە ناقسەکانی زۆر ڕێک و پێک و جوان بوو بەس بە نسبەت ئەو کە جنابەت دەفەرمووی کە بە ئەو شتێک کە بە زووترین کاتەوەی شە ڕوو بدا و ئەو گۆڕانکاریە ڕوو بدا هەندێک زەحمەتە لەبەرەوەی هێشتا ئەو خەڵکە ئەو یعنی ئەوان نەکراوەتەوە کە بتانی کە بە تەنیا بێدابنیشی ئێستا ئێمە زۆر کەس هەیە کە دێتە مەطعەمی کە لە جێ عایلەی دانیشتووە ئەگە بێ زگورتێک بێ لەگەڵی دابنیشی زۆر ئێستا و حاڵەتە لە ئەو فترەیە ڕوویداوە ڕەسەن هەڵساوە کابرا لەگە عایلێ گوتیتی کاک حازیەوە ئەنگۆ نووسیتان شوێنی تایبەت بۆ خێزانەوە ئەنگۆ ئەوانەتان هیناوە بۆ جێ عایلە ئێگوتیتمان کاکەوە جێگان نەبووە یعنی شتێک پاساوەکمان هیناوە بۆ ئەو مەوزوعی بەزار هەو قبوڵی نەکردووە هەڵساوە ڕۆیوە ئینجا ئەو ئیشە تۆزێ ینی دەیەوێت هەتاوە خەڵکە تۆزێ لەو وەزای تێ بگا و ئیشەکەی بە جدیات ڕۆتەنیەت وەری بگری وڵی لە کۆی قسەی برات بەڕێزان و مامەستا بە ڕێزەش بڵێ زۆر شتێم 100% لەگەڵ عرفی کۆمەلگان بەڵام کۆمەلگا شەرتێت و کە لە سەری دەڕۆی گۆڕانکاری بەرەو جیهان بەرەو فراوان بووم دەڕوە گۆڕانکاریەکانی سەردەم زۆر بە خێرایی دەڕۆن مەریز نییە وەکو باسمان کردێمە کە گەنجێک دادەنیشی من لەگەتم 100% باشە ئەو گۆڕانکاریانە ئەرچی چێ ینی با ئەرکەکە جیاکەین و ئەرچی حکوومەتە ئەرچی ڕێکخراوەکانە ئەرچی خاوەن چێشخانەکانە ئەرچی ئێوەیە ئەرچی چییە بۆی کە دەستی پێ بڵێ ئەرچی هەمومانە بەڵام سەرەتانتوانم بڵێم وڵات ئەبێ چێ دەست بکات لە خێزانەوە دەست پێ بکرێت لە تاچی خێزانە دواتر خێزان دواتر باش آخر بە چ شتێک پێوەریەم کۆمەڵگەیە کرێ بڵێن وڵا ئەم قوڕانەی تر ئەم گەنجانە ڕێکوپێک نووسێری ینی بۆ ئایا حرامە ینی هەر با تۆ زێڕۆن قسە بکەین ینی نەک لە ڕۆدینەکە ئایا ینی چیتە ئەگەر گەنجێک سەری کچێک بەیانی چیتێدانە بەڵام تەنها لە ڕوانگەی کۆمەلگاوە کللتوری کۆمەلگا ڕێگە بەشتانە بەڵام لایانی دینی ژەمە شتێکترە هەر سەیرەکرێ بە دینی ژەنیاڵێ چاو ناگیرێ بەزەبت ینی هەر سەیرەکرێ بازە ناگیرێ ئەڵێ ئەو خۆی لایەنە حرفی دینیەکە ئەمە بەجی دێنین لە مامۆستا بەڕێزەکانی ئاینی کەوا کۆمەلگە لە هێشەکە بەڵام وەکو لایەنی کۆمەلگاکە ئێمە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی ناکەم بەڕاستی ئەرچی ئێمەیە خەڵک هۆشارکەینەوە خەڵک ئاگادارکەینەوە تاکەکان زیاتر
ڕێنمایی خەڵک بکرێتن بەرنامەی تایبێت لەسەر بکرێت وابزانام ئەوە یەکەم بەرنامەشە سێ دەکرێت بەڕاستی گەنگەشە و قسەی زۆر هەڵدەگرێت و بابەتە ڕاستە زۆر بە خۆشحاڵیەوە زۆر بەرنامەمان هەیە کە بەڵێ ئێمە یەکەم کەسین کە دەستمان بۆ بردووە دەستان خۆش ڕەنگە هەندێک جار خەڵک ئەم دیاردانە بە دیاردێکی بەسیت سیرەکە بە دیاردێک سیرەکە کە ئالاساس جێی باز نییە بەڵام بڕوان پێ بکەم دیاردانە ینی ئەگەر بتوانین ئەم دیاردە وردانی ناو کۆمەلگە چاکەین وردە وڵاتەکە خۆی بەرەو باشە سیاسیەکانیش عاقڵترە بن کە ئەگەر کۆمەلگەکە بە عاقڵتر ماوەڵە بکات بە تاکی دوایە کاک دەر باشە ئەفوم کە فەرمو خۆی ئێمە وەکو کاک حاجی فەرمووی بە کورتی گەرباسیکەم بەڵێ بێگومان لەوانەیە منیش لەگەڵ خێزانەکەم دادەنیشم کەوا دوو ئافرەتم لەگەڵیان کرد کەسێکم مەگەرە زگوتێک بێ لە هەمان مێزانیش ئەمە لەگەڵ ئەوە نین بەڵێ هەمووە بەڵام زۆر چێکیش بێ لەسەر خۆش نەبێ بەحکمی ئەوەی کەما عادەت تەقالیدی عائیلەمان جیاوازە لەگەر کۆمەلگەکانتر لەوانەیە ئەوە قبول نەکەین بەڵام شتێکی زۆر ئاساییە ڕاستە تۆڵێکی سا تقریبا تۆزێ قسەمان کرد تۆ یەکێک بووی لەو ڕام مخالیفانی کەوت ئەبێ جارێ ئەمە هەبێت تۆڵێکی ئەگەر بتەوێتن ئەوە هەر جوورێ دەبی کۆمەلگایکی تەندروست دەبێت تاکو ئێستا ئەمە نەگەیشتنە کۆمەلگایکی تەندروستی بۆچی باشە بۆچی کۆمەلگەی کوردستان ینی ناتەندروستی کۆمەلگەی کوردستان بە کۆمەلگەی چۆک و تورکیا ناتەندروستە بۆ تورکیا ئێستاش ئێمە پەیمانە کۆمەلایەتەکانمان لەناو خۆماندا یعنی تەنانە لەناو حکوومەت و دەسەڵات و هاوڵاتیش پەیمانەکانمە ئەوە نەکردێت دوو ئێستاش نەفس نزمی و شارتەتی و عشاریگەریتی لەسەر ئێمە زاڵە ڕاستی ئەمە حەقی بۆ چییە چۆن ئەقیچیە ئەدی ئێمە لە کۆمەلگایەک ناژین ئەو شتانە دەسەڵاتی هەیە سێەم گەنجی کورد بێبەرهەمە بۆچی بەمنیشەوە یعنی هەر ئەزمانشتی ئازرا ینی گەنجی کورد بە گشتی بێبەرهەمە بەڕاستی ینی ئەوە نییە بتوانیتن بەخۆی داهێنانێک بکاتن چوارەم گەنجەکانی ئێمە زیاتر لەسەر ڕق و کینا ینی تعامل لەگە یەک دەکەن لەسەر خۆشەویستی نییە بۆ من تۆ لە من زیرەکتری یان تۆ لە من بەرهەمەکە زیاترە لۆ من تۆم خۆش نەوێ لۆ مامەلێکی ڕقوچینە لەگە بکەم بۆیە دەبیتن ئێمە لە تاچی و وەکو مامۆستا فەریتون لە تاچ خودی خۆمان دەست پێ بکەین تاکو تاکەی تەندروست دروست نەبیتن ناتوانین ئەو شتانە هەر بگرین بۆیە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای باشە بەڵام ئەو شتانی کە تۆ باسیەکەی ئەو شتانی کە تۆ باسیەکەی ئێمە باسی یەک سێکتەری تایبەتی گەشتیاری باسی سیاسەتت کرد پێوان نییە سیاسیەکان گەنجان دروست کردووە فێرە جونێودان و ئاسوکەوتی ناشرن و بەداخەوە وایە ئەچ بۆیە ینی ئەو شتانە هەموو دەوری هەیە ئەمە هەموو مەربوطە پێکدی کەس ناتوانیت مەسەن خۆ لە سیاست لە ئیجتماعی کۆمەڵایەتی لە ئەوەی کۆمەڵایەتی هەموو پێوەستە بێکدی بۆیە دەبێت ئێمە بەرنامەی ڕێژێکی بۆ بکەین کۆمەلگای خودی تاک گەنج هۆشیار بکەینەوە کەواکە دەچی بۆ شوێنێک ئێستا من نمۆ منە سەری ساڵان شوێنی مەسەن خێزان بە تایبەتە گەنج ناتوانێت بستە ژۆری بۆن چی چکە ئەو گەنجانە شەوانە ئێستا لە عنکاوە من دەدبم شەوانە نیە کێشە ڕوونەدا گەنجێک دووسێ بیرە دەخواتەوە سلاحی پێەیە دووسێ تەقە دەکاتن شار دەشێنێتن بۆیە ئێستا تاکو ئێستا منە ماتوانێت تاکەی تەندروست بکەین کەنجی توانیمە تاکەی تەندروست بکەین ئەو کاتی دەتوانێت ئەو قەتایەک باشە لەگەڵ قسەکانی کاک سەلامای من جارێکی کە دەستمەوە سەرەوەی قسەکەم ئەوەیە ینی کاڵم لەگەڵ قسەکانی کاک سەلامای هەستەکەم دووشتمان تێکەڵ کردووە ینی بەدەست خۆمان نییە ئەبێت تێکەڵیشی ینی لەلایەک سەرڕۆی هەندێک گەنج لەلایەک دروستکردنی یا پیشاندانی وێنەیەکی شارستانی بۆ خەڵک ینی بۆ نمونە ڕەنگە ئینگلیزیەکە لەگەڵا بێیان ڕەنگە هاوڕێکی لە دەروی وڵاتەوە بێ من خۆم تووشی بووم ینی کاسێرەکە لێ قوتعەیە لە مەڵێ بووە ینی ئێوە وڵاتێکن لە ئاساس یعنی ئیدعای ئازادیەکەن و شەڕی گەورەترین تێرۆرەکەن لەسەر عرس بەڵام ئەمە بفەرموو ئەو لۆگۆی ئێستا هێشتە دەرەوەش ینی بەڵێ من ویستمەسە ئەوە بڵێ من لە ئەڵمانیا چوومەتە مەڵئەمی کوردەوە پێش ئێستا ئەوە سوسرا شوێنی تایبەت بۆ خێزان لە ئەڵمانیا نووسرا و شوێنی تایبەت بۆ دیارە هێشتان تاچی کورد تاچی گەنجی کورد نەگەیشتە و ئاستێ بتوانیت لە دەرەوەش ئەو ڕفتانە نەکاتن بۆیە لە دەرەوەش دانرا ئەگەنا لە دەرەوەش دانەدەدرا بەداخەوە داخەکەم ئێمە وەکو تاک ئەوەندە بێ متمانە بین متمانە بەی بەرامبەرمان نەکەین داخەکەم چونکە گەر من وەکو خۆم چ تاک چ وەکو خێزان کە ڕوو لە شوێنێکەکەم ئەگەر باوەڕم بە خۆم بێت و خێزانەکەشم باوەڕی بەخۆی بێت چ لە ناو کۆمەڵێک گەنج بووین لە ناو کۆمەڵی خێزان بین چ وەکو تاک بین لامان ئاساییە ئەگەر هەمومان وابیر بکەینەوە هەمومان لامان ئاساییە کە پێکەوە بین و یان بەتەنیا بین هەموو ئەو تابلۆ و ئەو ڕێنمایی و ئەو یاسانەی دەرەچن و ئەو بە ئاینیشەوە بۆ ڕێخستنی کۆمەلگایە
بۆ ڕێخستنی کۆمەلگایە ئەوەی تابلۆ دادنێ پێی وایە بە جۆرێک لە جۆرەکان کۆمەلگا کێشە ڕێکە خات نەک کێشە دروست دەکات بەڵام بە خوێندنەوەی کەسێکی تر کە وەکو حەزی خۆی پێی وایە وەکو گەنجێک پێی وایە ئەمە کێشەی دروست کردێ لێ ناگەڕێن ڕێی پێ نادرێ بیستە شوێنی خێزان کاکە گەنج خۆی کێشەیە گەنج خۆی کێشەیە چۆن خۆی کێشەیە کە من گەنج بووم خۆ منیش بە گەنجی تێپەڕێوم جەنابیشت ئەوێ دیکەش هەمووان بە گەنجی تێپەڕێوین کە من ڕوو لە شوێنێکم کە من کێشە دروست نەکەم هاوڕیانم کێشە دروست نەکە تەنیشتەکەم کێشە دروست نەکە ئیتر خێزان بۆ لە من دەترسی خێزانی شوێن هەیە ئەی بۆ هەندێک شوێنێ کاگناتر هەندێک شوێنێ هەم لە سلەیمانی هەم لە هەولێر هەم لە دهۆک هەندێک شوێنێ ئەم تابلۆشی هەڵەواسی و کوڕ و کچی شتێکەڵە و کێشەش دروست ناکات کافەیەەکان خۆستا کامیان پێکەوەن باش ئەی بۆ کێشە لێ دروست نابێت منیشەو پرسیارەکەم خۆ ئەوان گەنجتریشن ئەتوانم بڵێم شەریحەیەکی گەنجتریش بۆ کافەکان ئەوان بەر ئەو کافەیە هەر بە ستایلەکەی کە دروستکرایە بە زمینە سازیەکەی کە دروستکرا بە زمینە سازیەکی تێکەڵی دروستکرایە بۆ ئەوەندێ دروستکرایە کە ئەوانە لەوێن دەردا بریشن ئیسراحەت بکەن هەموو پێکەوەش قسە بکەن و گفتووە بخۆن و یەکە و قاوە یەکە و چاش پێکەوە بخۆنەوە بەبێ ئەوەی کێشەش دروست بکەن و بڕۆنە دەرەوە بەس هەندێک شوێن نەبێ هەندێک شوێن ئەخر ئەوە کێشەکەیە لە هەندێک شوێن کە کێشەیەک دروستە بێ کە لەو تێکەڵاوی کە کێشەیەک دروستە بێ 100 کەسی تەقلیدی و 100 کەسی کۆمەڵایەتی بە چاو ئەو شوێنەی داداتەوە بزانەوەوانە تێکەڵ بوون چ مشکلێکیان دروست کرد ئەخر کاکە ئەمە خۆمانی سنوور بۆ خۆمان دادنین خۆمان تەلبەند دەکەین خۆمان دەشتێنین و خۆشمان وامان لە خۆمان کردیە کە ئێمە تاکێک بین باوەڕمان بەخۆ نەبین و تاکێکی متمانە لێ سندراوە بین بەداخ کەواتە بابەتەکە چیە؟ باشە چارەسەر چیانی تاوەسای مۆک و گرفتێک وەکو کێشەیەکی کۆمەڵایەتی باسیەکەین پێمان بەڵام چی بکەین؟ چی بکەین؟ بەڕای من دوو لایەنەیە یەکیان وەکو تاک ئەوانەی کە گوێیان لە ئێمەیە بەڕاستی دەبێت کەمێک بەکراوە بیر بکەینەوە وەکو لە بیدایەتی شوتم لە سەرتاوتم دەبێت هەمومان کە چاو لە دەوروبەری خۆمانەکەین بە خێزان و بە کەسی خۆمان بیزانین و پرۆسەی لێک نزیک بوونەوە ئەو پرۆسە نییە کە ئینسان بە چاوتروکانێک یان بە هەندێک ڕفتار ئەوی بەرامبەری خۆیان خۆی ناشیرنکە پرۆسەی لێک نزیک بوونەوە ڕێو شوێنی خۆی هەیە کاتی خۆیە مانای خۆیە خۆ دەبی هەر نێرومێ هەر لێک نزیک ببنەوە بەڵام بە شێوازێکی معقول و بە شێوازێکی ستاندەر و شێوازی تۆ لەوە هەندێک دیاردەی ترە لای من و ڕوژان ینی کە دەستی پێ بکەین هەندێک بەداخۆ جەناب باسی ئەڵمانیا و کردیانی بەداخۆ هەندێک جار تاشی ئەم وڵاتە ینی گەنجی ئەم وڵاتە ینی دیاردەیەکی زۆر ناشرینی هەیە کە لە کاتی شوێنە قەرەباڵغیەکانە دەردی تۆڵی خۆرە بێ لێک نزیک بوونەوە بەڵام شوێنی لە یەک نزیک بوونەوەکە چۆنی ئایا مەطعەمێکە ئایا لە کاتی قەرەباڵغی و ڕقەمان بە یەکتری و نوقورجگرتن لە یەکتری ینی بەڕاستی هەندێک دیاردایە کە لە ئەڵمانیا 3 ساڵ پێش ئێستا ڕوویە بەڵام خۆشەکان گەنج بەرەدە بەداخۆیان لە چوارچەیە کۆکرایتەوە چۆ گەنج دەبیت تۆمە زۆر گەورەتری هەبی ڕەنگە لەسەرێکی شوێمە ینی بەرنمەیەکەکەین لەسەر مۆزۆی کەپت و ئەو حاڵەتانی کە ئەو پرێشەرانی کەوای لە گەنج کردووە کە ئیتر خۆی هەرەوەی دەست دەردی مامۆستا شێرزاد دەڵێ ینی شێرزاد حەسەن قسێکی جوانی هەیە لە سیرەکەی حەو کۆڵان دوای کچێکەکەی پێڵی خۆشمەوی لە ئەنجامە ینی پەرژینێکی قایم بێت هەڵێ ناڵێ خۆشەکەی فەوزایەکی سیاسی لە کوردستان هەیە ئێمە هەموو گەنجەکانی تووسی سیاست کردیا هەمیشە دەسەڵاتدارەکان هیوایەتیان گەنجەکانە لە دوایان بڕۆن قەت دیتێک دەسەڵاتێک گەنجێکی بە پێشە خۆبدا نەخێر هەمیشە دەوێت لە پشتی بڕاتن جێڕایلی دەسەڵاتەکانی وی بیتن بۆیە دەبێت ئێمە لە خێزانی خۆمان دەست پێ بکەین وەکو خۆم لە خێزانی پێ دوایە بێ وردەوردەیانی وا بکەین کە گەنجی قیادە دروست بێ گەنجەکە لە پێشەوە گەنج دەبی جەریبی دەبێت قسە بکات دەی بڕیار بدا بڕیاری گەنج ئەوە نییە خۆشێکی لە کافتریایەکی بەسەر باتنی وەکو مامۆستا باس کرد مەلەکردنەک بێتن لەگە ئافرەت گەنج دەمیت تو بۆی گەورە هەبی دەبی گەنج پێدوانیە بە جۆرێک لە جۆرەکان بەشێکی ینی پیا و ئەبێ بەزەی بە گەنجی وڵاتە بێتەوە کە تا ئێستا ئەو ینی قەتیزماوی مافێکی ئەلەو جۆرەیە ینی هی ئەوە نییە کە ناتوانێت خەوی گەورەتری هەبێ خودی جاری ئەم خەوە بچووکانی بەدیناتەوە ینی پێدوانیە هۆکاری ئەوەیە کە خەلەلەکە لە خودی گەنجەکەی ئەوە خۆیتی خەونی بچووک دروستەکە خۆیتی خەونی ئەگەر ئینسان استراتیجیانە بڕوانێت دوور بڕوانێت هیوای گەورەتری هەبیت بابەتی گەورەتی بۆ نمونە بیاوێ ببێ بەداهێنەرێک بیاوێ ببێ بە هونەرمەندێک بیاوێ ببێ خوێنەرێکی باز بیاوێ ناوبانگە دوشکە بیاوێ بە قیادێک قەت بە دوای شتانە ناگەڕێت باش
تۆ داوای شتت لە من کرد باش من باشە من ئەمێ بەبار ڕای هاوڵاتیانی ژۆر گرین دوای ڕای هاوڵاتیان چونکو داوای چارەسەرت لە من وردە کرد، وردە من بچینە چارەسەر ئەو دوو خاڵە و بیر نەچێت بابینەری ڕای خەڵک فەرم کاتێک دێتە چێشتخانە بینی جیاکاری کراوە شۆنی گەنجان بەجیایە شۆنی خێزان بەجیایە لەگەڵم جیاکاریە پێت باشم جیاکاریە بکرێت بەڵێ بەڵێ چی پێت باشە بە خدای هەم عیلە حوریەتی خۆیەکە هەم گەنج حوریەتی خۆی وەردەگری هەمیش وەکو زگورتی وەکو عیلش جوانتر ڕێک دەکەوی هەندێک گەنجەیە بۆ نمونە دڵی بەخۆی ئەوستێ لەو کاتەیە کە جیاکراوەتەوە ڕاستە بەڵام وەکو عام جوانتر وەکو عشایری ئێمە چکە منتیقی ئێمە عشایری 180 عشایریە نەخێر پێ خۆی باشترە بۆچی پێکەوە گەنجەکان زیاتر دان شتێکە عالی باشترە پێکەوە نەک بەتەنیا بن ئایا ئەم جیاکارێت پێ باشە شۆنی گەنجان جیاکراوەتەوە لە شۆنی خێزان حتمما شتێکی زۆر باشە بابرێ مجتمعی ئێمە تەقبل ئەو شتە ناکاتن کە گەنج و کچ و کوڕوە پێکەوە بێتن دائما عائلی شوێن عائلی جودابی و شوێنی ئینسانی گەنج و چشت جوداتر بێتن هەز ناکەی بۆ منە زگورتەکان لەوێ هەز بە نەقسکان هەز بکەن با بڵێن شتێکی کە من جیاکراونەتەوە مجتمع ئێمە ئەو شت قبل ناکاتن وەک بابرین دەریتی دەوڵەتەکان تر ئەوروپا و شتووە کوڕ و کچ گشتی پێکەوە بێتن ئەو این ئێمە ئەو شتە تەقبل ناکات بري نوكا تشتنابو يعني حتى خلق عائلة خوناتنا مطعمة بس نوكا تشتكي عادية يعني زوجرتك مثلا مزاكي بيتن عن عائلة المزاكي بيتن تشتكي نهي قالك مازنا ودي أدخل الجرهندين عائلة وزوجرتنا بإقتصادي بخور شنكو مجتمع ما قبلنا كتن تشتكي ما اشتكي معي وزنيك قالك تهين هذه بين زنيك وقت تدخلون شرمت كان يعني قال بيوانا يخلقوا بوجه واشتا مجتمعي ما ولا انه هات ياكل كامل نوع بيت وكاسي كاش كاسي والله كيشني بعكس بيكو بزور خوش ترى يعني اعتيادي تشكم من اوروبا جاي هسه كم اين تشتبهم فرقين يبهم هنوايا اي تشتي يا قيتشيكا اعتيادي زور بلا مو شلون كان فرق كان بون من خوم توشي وحالته بوم لقل خزاني خوم عروشتون بۆ شوێنێک ئاوە بەرامبەرم دانیشتون جوان جوان بۆ ئەو وەستاون کە تعلیقم لێبن بە پێشوی بێمە لای چارەسەرەکەی جەنابە زۆر پێکەنین ویستە بڵێ چی لەو کاتە لە کاتی لە دوانی خەڵک وەڵا ئەوە کە راپۆرتەکەم بینی کە گەنج داوا بکە شوێنی جیا بکرێتەوە بۆ کاک حاجی خوا قەتعیکی گەورەتریش هەڵبواسە ئەوە گچکە بۆی هەرواسی ئەو قەتعی گچکە هەڵواسرا وایە من بیدایەتیش نەموت ئەم قەتعەیە بۆ کێشە دروستکردن هەڵنەواسرا بۆ چارەسەر هەڵواسراوە ئێکە ئەو پێی چارەسەر ئەمەش هەڵی دەواسین بەڵام ئەگەر بینە سەر بابەتە حەقیقیەکەی کاکە دەروون هەر ئەوە نا ئەی باسی بۆ خۆی بنەمای دیکەمان هەیە کە دەست پێ دەکەنەوە جیاکاری دروستبی قوتابخانەی جیاکراوە خۆ لەوێ ئەمە پەروەردەی منداڵی خۆمانەکەین کە ئێمە تێکەڵی یەکدینە بینێمە لێک دوورکەوین کە لێک نزیک بینەوە ئاگر و بنزینین یەکتر پڕبای یەکتر دەبین ئەخر لەوێ کێشەکە دروستەکرێت و لەوێ ئەوە ڕنگدانەوەیە کێشخانە و سەیرانگا و شوێنی دیکەوان پێ دوایەوە ئەو سەرێتی بەڵێ بەڵێەوە ڕنگدانەوە نە ڕنگدانەوە ئەوە نەتیجەنە نەتیجەی کۆمەڵێک پەروەردەی دیکە کە پێشتر کردومانەوە نەتیجێ وەردەگرینەوە ئیتر ئەو نەتیجێ لە پەروەردەی لە ئەنجامی سیستەمی پەروەردەیە لە ئەنجامی سیستەمی بەڕێوەچوونی خێزانە لە ئەنجامی خودی ڕۆشنبیری تاکە کەەوە کێشەی گرنگە من کە باسی گەنجەکەم هەرگیز باسی هەموو گەنجێک ناکەم والله هەندێک گەنجمان هەیە هەر شەکرە سێوە بی خۆیەوەندە تێگەیشتی ڕێک و پێک داهێنەر یعنی بۆ تو گەنجنی تۆ گەنجنی بەردەوام بیرۆکەی جوان جوانت هەیە دەیان هەواڵی تری وەکو تۆ لە کەناڵەکان و لە دەستگایەکان بیرۆکەی جوانجیانیان هەیە ناوی کەسی دیکە ناینێن بەڵام کە ڕۆژانە سەیرانەکەن گەنج نینە ئەو مێشکە کراوەیان هەیە و باس لەو دیاردانە دەکەن و دیانەوە کۆمەلگا کۆمەلگای بەرەو ئاراستەیەکی ڕۆشن بەر ئەوانش گەنج نینە بامە هەر باسی ئەو گەنجانە نەکەین باشە بەڵام بەشمان بەڵام منم پرسیارە ڕوبەڕووی تۆ ناکەم وەکو اختصاص ینی خۆشحاڵم کە جەنابیش توێژەری کۆمەڵی چکە زۆر جوان دەسەخی دەسەر برینەکان بەس من ئەو پرسیارە ڕوبەڕووی کاک حاجیەکەمەوە کە پێش بەرنامەکە شتێکی باس کرد ینی بۆ نمونە ئێمە بۆ هەر باسی گەنجکەین ئایا هەر گەنجە خەریکی مبادرەکردنە ینی تۆ پێش بەرنامەکە باسی ئەوت کرد هەندێک جار کامێرا لینەوە بەشێک لە خانمانن کە ڕەنگە یەخەی گەنجەکان جان نەنە ئاخر ئەزانم ئێمە قسەکەمان لەسەر سەڵتی
نێرە با بڵێن ینی دوولانەیە سەڵتی نێرە تاوانبار مەکەن دوولانەیە تۆڵی دوولانێ دوولانەیە نێری بەتەنیا تاوانبار مەکە ڕاستم باش آخر بەڵام ئەگەر کچێک بەتەنیا بچێ بۆ چێشخانەیەک ئەچێتە شوێنە خێزانێکە نایەتە شوێنە زگورتێکە وەنیە خودی ئافرەتەکە ئەگەر نێوێ من کوڕێک ناتوانم هیچی لێ بکەم خودی ئافرەتەکەیە وا لە من دەکات سەرنجی من ڕاکێشێت باشە حاجی وایە بەڵێ ڕاست هیچ دیاردەیەکەیە لەو بابەتە ئێمە بۆی کە ئێمە بەڕاستی ئێستا بەردامەکەمان تا ئەو شوێنە تقریبن قسەکردنە لەسەرەوەی کە گەنجەنێرەکان با بڵێنیانی لە ڕەگەزی نێر کاکە ڕەوەنجیان بەنسبێت لە هەردوو لایەنەوە دەبی ئەگەر کابراایە ئافرەتێک ئەگەر چاو باشقە لەگەر کوڕەکەی نەکە کوڕەکە ناتوانانی سەیری بکە بەڵکو کوڕەکە کچەکە نفسی ئەوەی هەیە بۆ ئەو بۆی ئەویشە ڕوودەدا بەڵام بەزەگە کابراایەک بە حیا و شەرەفەوە بێدا بنیشی و ئافرەتەکەش هاکەزا هیچ شتێ مشاکل لەگە ڕوونادا بەڵام بەس هەم ئەو حەزی لەو بەزمە هەم ئەوی تر بۆی ئەویشە ڕوودەدا دەستخۆش دوایش دارەکەش لەسەری گەنجە با بڵێن ڕەگەز نێرەکە ئاشتێتەوە بەداخەوە تۆ چی جوابی کاقازی چی جوابی هاوڵاتیەک یانیەوەی کە مناڵەکەی لە تەنیشتەوە بووت ئێمە کللتورە و عادات و تەقالیدە و ئێمە بێدانیشین و ئەمە بێحورمیانی قسەکانی واگرتەوە کە بێحورمەتی ئەگەر خێزانێک تێکەڵی کۆمەڵە زگورتی بێت چی بۆ هاوڵاتیە من ڕێزم هەیە بۆ ڕایەکەی باشە ئێمە بۆ کوڕەکە ڕێزمانەیە بەڵامەکو بەڵامەکو دیار دە کۆمەڵەتەکە نەخێ ڕێک پێچەوان هەدەبێتەوە چی تێدا ئەگەر کەسێک بە کۆمەڵ دابنیشێ بەڵام کۆمەڵێک ئەسبابی خراپ لە دوای ئەو دانیشتنەوە دروست نەبێت ئێستاکە شتێکی پێدا بۆ کاکە دەرونجان هەنی ڕسمگرتن مەسیزناردن یان لە سناپچات و شتیوالەیەک دەکەن ڕسمێک دەگەن بڵاو دەکەن ئەو کارە ساتەکە دوای شتێکتر ئێمە لۆ هەرگەنج خەفەکەین لەو هەموو حەز و ئارەزوێ هەیە سەبەب چییە کە بکرێت و نێری هیچ شتێک ڕێی خۆی دەربڕی قسە بکە ێ باشە خۆمە گەنجی داهێنەرمان گەلێک زۆرە هەر بە لە هەفتەیەک پێش ئێستا گەنجێکمان نەبوو وابزانام لە هەڵەبجە بوو کارەبای دروست کرد بە هیچ سەرچاوێکی وزە ێ باشە یەک داهێنانی گەنج نییە کۆچەر بیرکارمان هەبێمە لەسەر هەموو دنیا بەرزترین بڕوانامەی لە بواری بیرکاریە بەدەستێنە ئەنی هەموو گەنجی لەمانە دەیکەن ئێمە لەگەڵ ئەوەین کۆمەلگا بەرەو فراوانبوون کە دەچێتن بەرەو کرانەوەی زیاتر بچێت چی تێدا ئەگە گەنجێک لە کافێک دانیش لە کەسێکە زۆر ئاسایە بەڵام وەکو بەڕێزانە فەرمیان گەنج خۆی سانسۆر دێختە سەخۆی نەهێلی عرف و عادەتەکەم ئەم ناڵێم عرف عادە شکاندن لەسەر شتی خراپە نەخێت بەڵام لەسەر شکاندنی پێوەری قیاسی زۆر بەهادار و لەسەر تەکنەلۆژیا با لەسەر شتی باش ئەو ویرۆکە باشانەیە کە گەنجێتی بەتەئەکیدەوە بەڵام لەو ئێمە تەنها گەنج تاوانبارکەین لە شتە خراپەکان ئەی باشە کۆمەڵە کەسمانەیە شتێک ئەگەر باشە قسەیەکە بۆ میشە مەسەلەن ئەوترێتەوە کە ینی سایکۆلۆژیان گەنجێک ئەگەر مرتاح نەبێت لە هەندی ڕۆ ئەگەر مرتاح نەبێت دووچی ڕفیقی بێت لەگەڵ یان ناخاوەیە بخواتەوە یعنی ئەمە هۆکار نییە بۆی کەیتر نەتوانێت ئیبداعکە نەتوانێت بیر لە ینی هەندێک مافی سەرەتایی هەیە ئێشتا دەستی نەکەوتووە ئەمانە نابێت هۆکار بووی کە ینی بلانی کەمڕۆ لە ڕۆژێکا چێ بۆ مەطعمێ قوتعەیەکی وا بینە سیرەکان بە تەنیا سیرەکان لە تەنیشتوێک دنیا کوچکوڕێنی نەگەیشتنی بەم مافە سەرەتایانە وای نەکردووە نەتوانێت ئیبداعی گەورە بکات بەتەکید ئەوە یەکە لە سەنسۆرەکان یەکە لە ڕێگرەکان ئەوانە نایالین ئیبداعکە بەڵام ئەوە نابتش شتی زۆر گەورەتر هەیەگەمە باسی باشە بابچینە چارەسەر و جارە نایەمە لای دوو خاڵەکەی تۆ بە چارەسەر چیە کاکسەر بەخۆی کێشەکە لەوەیدا ئێمە وەکو هیچ کاتێک ناتوانین خودی خۆمان بین یعنی خودی خۆمان بیتە بە عیبا خەریکە شەرم لە عقەتی نای خۆمان دەکەین یعنی ئێمەکو گەنج شەرم لە عقەتی نای خۆمان دەکەن بۆیە چارەسەر لەوەیدا ئێمە دەبی لە ڕوانگەی وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی زیاتر ئێستا مەسەڵەن ئەمە دەورێکمان هەیە دەورێکمان هەیە بۆ ماوەی 2 مانگ بتوانین ئەو گەنجانە کە بەشداری دەکەن زیاتر گەنجەکان لە نێوان 18 ساڵ بۆ 25 ساڵە بتوانین ئەو گەنجانە لوا لێ ڕابهێنین هەر ئەوە نیە تو بچی لە کافەیەک بۆ عەزەت و ئارەزوی خۆت گەنج تموئی زۆرە گەنجمان هەیە داهێنانی وای کردووە ئێستا لەوانەیە بە هەموو کەس بە مەهەندسەک نەکری کەواس شهادەتی وها بەرزشی نییە بۆیە تموئی گەنج دەبی زۆر لەوە گەورەتربی بتوانین بچی لە کافتریایەک ئەو قەت پێم هیچ نێ من زۆر پێم ئاسایی هەبی نەبی چونکە ئەوەت نییە بچم لە تەنیش خێزانێک نانی بخۆم ئەوە ئیشی من نییە ئیشی من ناخواردنەکە کاتیە 5 دقه 10 دقه چارەیەک چمنانێک لە شوێنەکە خۆم با جیابم زۆر ئاسایە بەڵام دەبی گەنج لە خودی خۆی ناخی خۆی بەدەربێخیتن بتوانانی توانایەکانی وزەکانی چونکە ئەوەی کە گۆڕانکاری ناو کۆمەلگا دەکاتن گەنجە بەس بە گەنج گۆڕانکاری ناو کۆمەلگا دەکرێتن ئەگەنا بە هیچ کە گۆڕانکاری ناو کۆمەلگا ناکرێت باش ینی تۆ پێ دوایە جارێ ینی زووە بۆ لابردنی و قوتعەیە و ئەبێ گەنجەکانی گەورەکانمان هۆشیار دەکەینەوە
کەوا بۆچی ئەم قەت ئەدانراوە ئەوە نیە ئەتو مسەنە بچی ڕقم تەلەفۆنێک بدێ ئافرەتە چێ ئافرەتێک بداتە پیاوەچی ئەم قەت علاقەیز بەوەیدا نیە زۆر لە دەرەوە ئەو قەت ئەش ئیش دەکرێتن ئەگە بە مەسەلا زیاکەرەوەی خۆشەویستی بی یان کاری سکسی بی یان کاری هەر کارشتر بی ئەوەی لە دەرەوەی ئەو قەت ئەدەکرێتن هیچ پەیوەندی بەو قەت ئەوەنی ها بگری هەر نەچەوە چیەکە بەڵام شتێکی باشە دابدرێتن چکە بۆ ئەوەی هێشتان گەنجی ئێمە نەگەیشتە ئاستی بتوانێتن لەگەر ئافرەتەکانی دەرەوە تەعامل بکاتن وەکو خوشک و داچی خۆی سیر بکاتن هەمیشە بە چاوەکی سوک مەسەنە چ ئافرەت بە چاوی سوک تەمەشای پیاوی دەکات چ پیاوی چاوەکی سوک تەمەشای ئافرێتەکە بۆیە ئەمە دەبی کۆمەلگا هۆشیار بکەینەوە ئیشی مامۆستایەکانی ئاینیشە بەڕاستی لە قوتابخانەکانیش یعنی لە پەروەردە ڕادەست پێ بکاتن کەواتە گەنجێک وا پەروەردە بکرێتن بتوانیتن ئەگەر شوێنێکی گشتی چۆ مەلانگایە ئەگەر ئافرەتیش لێ بوو پێ ئاسایی بی بڕۆ لە دەرەوە زۆر ئاساییە تاکەچی کورکە دەستە دەرەوە بەس ئەو تەمەشای خەڵک دەکات خەڵک هەموو لە چادری بەس خودی خۆی تەمەشای ئەو خەڵکە دەکات ئەو خەڵک هەموو خەریکی ئیش و کارە خۆیتی پێی عیبە نییە ڕوتە جلی ڕوتە شمەکی پیسی لەبەرە ئێمە مشلەکەمەوە تەداخلی ژیانی یەکیش دەکەوین کاک دەرون بەڕاستی یعنی هەمومان تەداخلی ژیانی یەک دەکەوین بۆ خۆمان ناژین ئەمن خواردن خراپ دەخۆم جلەکی ناشرنم لەبەرە تۆ علاقەت هەیە لەسە من یعنی تەداخل دەکەی پرست و دایناوە کو دەڕۆی سیارە و لێ دەخوری ئەوجە بۆیە هێشتا ئەمە مایتمان بگەینەوە ئاستی ئەمە تەداخلی ژیان یەکیش نەکەوین ئەوەش دەورێکی زۆر ساب ئەوەی هەیە ئێستا مەسەرەن ئەگەر کوڕێک لەگە کچەکی بیتن مامی تەداخل دەکا خاری تەداخل دەکا ئەمە دەفتە کێشەیەکی کۆمەڵایەتی هێشتا مایتمان بگەینەوە ئاستەی بتوانیتن کۆمەلگایەکەمان هۆشیار بکەینەوە کە ئەگە کچ و کوڕێک با لەگەیەک ڕاوەستنیا ئاساییە بەڵام ئەوەی نەبیتن لە کەدارکردنی ئافرەتەکەیان لە کەداکردنی پیاوەکە بیت دەستخۆش کاک نادر دوو خاڵەکە چی وڵات زیادی کرد و خاڵ باشە باشتر گەڵاڵە بوو زیاد باشتر قوربان وڵا ئێمە پێم وایە دەبێ لە ڕەگ و ڕیشەوە بابەتەکەی بینین چارەسەر بکەین ڕەگ و ڕیشەی مرۆڤ لە خێزان و لە پەروەردەیە ئەوە دوو فلترن کە ئینسان پێدا دەڕوات دووکای بە ئیشتیماعبوونی مرۆڤن بۆیە ئەگەر ئێمە لەوێ لە خێزان بە بەردەوامی مناڵەکانی خۆی نەترسێنی متمانیان لێ نەسینیتەوە قەیچێکا گەمن کچێکم هەیە لەگەڵ کۆمەڵی کوڕیش هەرس و کەوتکە بەڵام بە متمانەوە بۆ نمونە کچەکەی کچ و کوڕی هەمومان ینی لە زانکۆکان تێکەڵ بۆ نمونە خۆ منیش کچ و کوڕم هەیە بەڵام کە من متمانە بدەم بە کچەکەی خۆم کە دەڕوات لە گوێیەک پەلاری لێ دەدرێت توانجی لێ دەدرێت گوێ بەو توان دەینەدا خۆی بە گەورەتر بزانێت توانجەکەی لە خۆی بچووکتر بزانێت زۆر جار کچەکەم و پسیارانم لێ دەکات دەڵێم ئەسڵن کە کەسێک دێتە ڕوبەڕوو دەبیتەوە ئەسڵن حسابی بۆ مەکە بەوەی کە ئەوەی توانجت لێ دەدا خۆت زۆر بە گەورەتر بزانێت تۆ لە دوای شتی گەورەتری لە دوای خوێندن و لە دوای ئاواتی گەورەتری بیر لەو شتانە بکەوە ئەسڵەن ڕووی تێمەکە هەست پێ بکات گوێت لێ نەبووە وا هەست پێ بکات گوێت لێ نەبووە هەتاکو دراسەی خۆ بکات بە خۆدا بچەوە یان بە دوو قسەی ڕێک و پێک پێی بڵێ ئەو قسانەی تو دەکە پەیوەندی بە منوەنی و شمولی من ناکە منە و کەسەنی مەکەت و بە دوایدا دەکەڕێ خلاص کۆتای کەواتە خێزان پەروەردەکردنی خێزانی زۆر گرنگە ئەوە نمونەیەک بوو لەسەر من دوو پەروەردەکردنی سیستەمی پەروەردە کاکە سیستەمی پەروەردەمان ئێمە خۆ دەبێ سیستەمی پەروەردەمان بە جۆرێک بی زۆر ئاسایە لە سەرەتاییەوە هەتاکو زانکۆی تاوا دەکەی کوڕ و کچپێکەوە بن بەڵام لە خێزان و لە سیستەم هەردوو کوا ڕابهێندرێن مامۆستا و ئیدارەمان بەتوانا بن کە کاتێک لە نزیک بوونەوەی کوڕ و کچ شتێک ڕوو دەدا زوو چارەسەریکەن و بە شێوازێکی نەرم نەک بە زلە و بەتێ هەڵدان و بە کۆمەڵێکشی تر خۆ من لە کاتی خۆی بە قۆناغەتا تێپەڕم زۆر شتی وام ڕوبەڕووبەوە بەغەڵەتیش چارەسەرم بۆ داتەوە بەغەڵەتیش دەکەتمە ناوێ بەڵام ئینسان بە درێژایی تەمەن کە دێت و خۆی پەروەردە دەکا خۆی پێدەگەینی دەگاتە قۆناغی دەگاتە بیرۆکەیەکی دیکە ئەمەش لایەکی دیکە خودی خۆمان حسابکە من خێزانم نیە حسابکە ناچم بۆ قوتابخانە ئەی نابێ من وەکو تاکە خۆم پێ بگەینم نابێ وەکو تاکە خۆن ڕۆشن بیرکەم نابێ وەکو تاکێک بە دوو شتە گەورەکان دابگەڕم بە دوو شتە بچووکان داگەڕم مەسلەی دروستبوونی خێزان و مەسل لێک نزیک بوونەوەی تاکێک کچ و کوڕێک شتێکی نۆرمال و ئاسایە بەڵام ڕێ و شوێنی خۆی هەیە بەبێ ئەوەی کەس ئەزیەت بدەیت بەبێ ئەوەی کەس بریندار بکەیت ئێمە هەموو بریندارین کاکە خێزان و کوڕ و کچمان هەموو بریندارن بە چ بریندارن بەوەی بریندارن کە لێک نزیکە بنەوە برینداری شتی خراپ ڕوو دەدات کە شتی کە منی گەنج ڕێ بەخۆم نەدەم شتی خراپ ڕوو بدات خێزانی دەوروبەریم نیش ناترسێت من لە تەمەنی خۆم نزیک بوومەوە لە کۆمەڵی خەڵک کۆمەڵێک ناو ناتۆرە و کۆمەڵێک شتم بۆ هەڵبەسترا و کۆمەڵێک ئێستا خەریک دوای خێزان پێکینان پێشی خێزانیش پێک بینم وام لێ هات بوو بترسێم وام لێ هات لە سێبەری خۆم بترسێم ئەوەندە ناو ناتەرەوە کە لە زۆر شتم بۆ دروست کرا
یعنی من وەکو خۆ من کە باسی گەنجەکەم با لە بیر نەکەین گەنج بە مانای کوڕ و کچەکەی بە مانای کچەکەی نا بە مانای کوڕەکەش نا گەنجەکانمان بە دوی ئاواتی بچووکدا دەگەڕێن بە دوی ئاوات و ئامانجی کەورە ناگەڕێن ئەوە پێ دوای قسەکەی تۆ ئەوەیە ینی ئەمێنە یەکسەر لە خاڵەکە بین ینی قسەکەی تۆ ئەوەیە گەنج ینی زۆرینەی گەنج ناڵین هەموو گەنجەکان ینی بەڵام بە شوێکی گشتی گەنجە وڵاتە خاڵە بچووکەی تەنها ئەوەیە دەستکەوت نێرێک بێ دەستکەوتنی مێژ بێ مەیەک بێ دەستکەوتنی نێرێک بێ تر لە هەر وسیلەیەک بۆ لە چێشخانەیەکا بێ لە بازارێکا ڕاوچی ئەو ڕۆژانە ڕاوچی ینی تەنها خەوەکەی ئەمەیە بەخر ئەوە کێشەکەیە کاکە دەروون ئەگەر من نەبمە ڕاوچی من وەکو ڕاوچەکانی کە ڕوو لە چای دەکەم من خۆم بە ڕاوچی پێشان نەدەم بەخوار نێچیرەکە هەر نایە نێچیرەکەرنە ئەی باشە بۆ هەندێک جان لەبەری درڕندە هەیە لەبەرەوەی ڕاوی ناکەین کەوی دەکەین لە ماڵ لە گەرمان دەژیت خۆ جان لەبەرە خۆ ئینسانیش نییە لەبەرەوەی ڕاوی ناکەین لەبەرەوەی زیەتی نادەین لەبەرەوەی نایکوژین لەبەرەوەی نایخۆین لەگەڵ خۆمان دەژینی و ڕاش دێت لەگەڕمان دەژی کاکە ئەوە ئێمەینە کۆمەڵێک ڕفتار دروستەکەین دەبین لێکدی دوورکەوینەوە دەبی لەوێ تابلۆ بنووسێ بەجیا لەوێ تابلۆ من ئەمەی تر یەک خاڵمایە دەرفەت بدە آخر خاڵ دەبێت لەبیر نەکەین دەبێت لەبیر نەکەین حکوومەت بە هەموو مؤسسەکانیەوە ئەوانەی دەسەڵاتیان لەلایە چەندیش بەر ئێمە دەکەوی ئێمە وەکو دەستەی گەشت و گوزاریش دەبێت کە کاتێک گەنجێک داهێنانێکەکە پێشکەوتنێکەکە شتێکی باشەکە دەبێت دەرفەتی بۆ بڕەخسێندرێ دەبێت هاان بدرێ دەبێت دەستی زمینەی بۆ ساز بکرێ ئەمەش لە وڵاتی نییە خۆ دەیان گەزمان هێشتی جوانەکە ئەو پەڕی لە وڵاتاوی بۆی بکرێ ئەنی ئەوی بۆی بکرێ کەناڵێکە راپۆرتێکی لەسەرکات و چەند دقەیەکی و تەلەڤیزۆنە و کەو کەناڵی خۆ بێتەوە کەسیش بانگ ناکرێ من لە هەر لە سوۆشال میدیای خۆمەوە لە چەند ڕۆژی ڕابردووە باسیۆم کردانی سیرەکەی ئەنی ڕەنگە تۆزە دوور بێ لە بابەتەکەەوە بەڵام سیرەکەی ینی من لەم چەند ڕۆژە پۆلیسێکی ئەرجنتینی وێنی بڵاو بۆ لە سوۆشال میدیاوە کە شیرەیە بە مناڵێک کە لە ئەرجنتین کە شیرەیە بە مناڵێک دایک و باوکی مناڵە لە حادیسەیەکە لەو نەخۆشخانێن و لە ساڵی 2014 شاژنە شەروانێک هەر عینی شت ڤیددیویەکی ڕسمێکی خۆی بڵاو کردەوە شیرەیە بە مناڵەکەی خۆی پۆلیس ئەرجنتینەکە لە کەمتر لە 24 ساعتا حکومت بانگی کرد و تەکریم کرا و ڕوتبەکەی بەرزکرایەوە بەڵام ئەو ژنە ڕەنگە هەر شەیدی ژوبێ و کەس نەیزانانی ینی بەداخەوە یعنی ئێمە ژۆک و میدیا گەنجێک دروست دەکەین کاتێک کە عفوم کە راپۆر لەسەر گەنجێکەکەین کە خۆی دروست کردو کە داهێنانێکی کردووە هەر راپۆرتێکی میدیایی و سوۆشال میدیاش تۆزێ لایک و چەند گەنجی داهێنەر ئەم وڵاتی بەجێهێشت بە ئەمە پێیان بیت چەند گەنجی داهێنەرە وڵاتی بەجێهێشت بە بوارە جیاجیاکان کە چوشەتە دەرەوەی سال لە دەرەوە تاقەکەی لە دەرەوە سووتێنێ بەڕاستی ڕاست کاک ئێمە وزە لە ناوبەرین وزە داهێنەرنین ئێمە وزە بەخشنینە سێری کە کاک نادریانی کاک سەلام کاک حاجی کاک قازیانی سیرەکەی ئێمە لەم دیاردەوە هاتینە چۆ ینی سیرەکەی دیاردەیەکی وا چی لە پشتەوە زۆر بەسیتە ڕاستە بەیتر بینە سەر دواقسە بەڵام ئەمێ ینی لە دوای هەمانە تۆ ئاخرشتم پێ بڵێ ئەوم پێ بڵێ ئایا ئێمە ینی چەند ساڵی جۆمان لەوەیە کە حکومەت هەرێمی کوردستان جەنابی شێت لە سێکتەرێکی حساسی وڵاتی حکومەت هەرێمی کوردستان دیایەوەکە کە شاری هەولێر بێ بە پایتەختی گەشتیاری ئایا چی ئەکرێ یا هەنگاوەکانتان چیە بۆ کردن بە پایتەختی گەشتیاری لە کاتێکام دیاردە هەیە و پرسیارە دانێم ینی بۆ دواقسەت بۆ ئەخیر کاکسنام دواقسە چییە؟ ئافوکە من ناوەکانتان تێگەڵەکەم ئەگەر باسی چارەسەرەکان کرد بە کورتیم خاڵێک چوار دەقەماڵمانەوە پێش هەموو شتێک پەروەردەیەکی تەندروستی ڕەوشتی تاکەکام کەنیمە ناو کۆمەلگا بۆ کۆمەلگای سەلیمە لە دروست ئەوە یەکەن هۆشیاری خێزان کە دەگاتە هۆشیاری تاک لە کوڕ لە کچ هەردوو ڕەگەست چونکەوانە بەڕاستی تێکەڵی یەکن و دواتر تاواکەری یەکتر لە کۆمەلگادا زەواز دەکەن و خێزانی وا بکەین ئەم کاتێک ڕووکچێک کە بەریەکەکەن شۆرد نەکەن یا کۆمەلگۆک و شۆرتێک نەکەن وەکو دووکائینی دروستکراوی خوای گەورە سەیرەکەن بۆ پەڕی ڕەوشتەوە ئەو قسەکەی خاڵی سێمیان متمانەکردن بە گەنج بەڕاستی ئەو خاڵێکی گرینگە کە زۆر شتی دەگوترێتن لە ناوەکو بەرەزانش باسان کرد متمانەکردن بە گەز لە هەردوو ڕەگەزات و متمانە بە کەسەکەی خۆت بکە ئەگەر غەڵەتێکی کرد بە شێوەیەکی وای لۆ ڕاستکەوە کە نەشکێ جارێکی نەتوانی بە تەرە بەشتێک و مامۆستا نادر باسی کرد کە کۆمەڵک ناو ناوتۆرە عفی بۆ دابنین خاڵشتر نشکانی پێوەرە ئاینەکان و قیودەکانی کۆمەلگا بەڕاستی ئێمە زانین کۆمەلگایەکی متحەفزین بە ئاینە نشتێنینەمە و کۆمەلگایە چش بەڕاستی ئێمە دەزانین چگەن لە هەردوو ڕەگەزە لە کوڕلەکەت کەسی ڕاستی بەهرەمەند و کەسی زۆر شیاومانێ ناو کۆمەلگایەدا ئێمە هەرگەن هەموو زەربی سفر نەکەین تەنها لەلایەنە چێژبەخش و سێکسێکە ئەمە بجوچکەین و قەتسیکەین نەخێر گەنج هەیە زۆر شتی هەیە زۆر ئیبداعی هەیە بەڵام شتی زۆر جوانژێ لە پاڵ ئەمەش
طبقەیەکێ بەڕاستی دەزانین کۆمەلگا شوێنی ئەو بەڕێزە باسی کرد بەڵێ هەرگەنجە دەتوانانی کۆمەلگا دروستکە هەرگەنج شتێکی دەداتن جالۆیە باشترینشی دەوەی ئەمە کۆمەلگایەکی سەلیم تاچی سەلیم و خێزانی سەلیم دروست دەستخۆش کاک حاجی چی بۆ گەنجاناڵی کە سەردانی چێشخانەکە دەکەن لە قسەی کۆتاییە بۆی کە چکە تۆ ژێشێکی لەو خاوەن چێشخانە بەڕێزانەی کە بە عەقڵێکی گەورەوە بیت لە حاڵەتەکەی تۆ خۆشە دژی ئەو قوڵایی چی بۆ گەنجاناڵی بووی کە لە چێشخانەکەی جەنابتەوە دەست پێ بکە ئەم قوڵایی لا من هیوادارم هەموو گەنجێک هەر یەکێک کە دێ دەستە هەر شوێنێکی ئەو خەڵکە بە خوشک و داچی خۆی بزانی و یعنی ئەو بەنیەتیشی سافەوە بێن و هیوادارم لە حکوومەت چۆن وەزارەتی ئەوقاف لە تازیەکان جگەرەی تەرە کرد ئەوها وەزارەتی سەحەش شتێک بکە کە ئەو شتا نەمینێ و یعنی قەتع و ببتە ڕسمی نێهێڵن قەتع بمینێ لە هیچ شوێنێک دەستەکانە خۆش بێ کاک سەلام دو قسە دو قسەم لەوەی دەست پێ دەکەم بێکاری گرفتێکی زۆر گەورەیە لە بۆ گەنجان تاکو ئێستامە ڕێژەی گەنجمان وەبزان بە ئەگە هەڵەنم 16 لە کوردستان تاکو ئێستا ناسم بێکاری دەبێتە هۆکارێکی سەرەکی بۆ هەڵدانی ئەم کێشانە چونکە 14 گەنجی کوردستان بێکارە بەڕاستی بێکاری هۆکارێکی زۆر گەورەیە خودی گەنجەکەش هەموو کارێک ناکە ئەمە پێمان شێرم نەبی ئەگە کارێک دەکەین لە ئەوە مستەوای منی بە ئەم شەهادە بم لەو ئەوەی کاقوبات ئەوە چی کرد توێتێکی کرد لە سفەی بووبوونان لە توێتەکەی خۆی کەوا باسی چێشتخانە ئەوێ کرد عیبە نییە کاسبی هیچ کارکردنەک عیبە حەقی بەم قوتعەوە چیاقی بەم ئەگەر ئەمن گەنجێک بم ڕۆژانە خەریکی کارکردن بم ناتوانم بچم لە چێشخانەیەک مەسەن کاری ئەو قەتعەیە دانە دەدرا لەبەر ئەوەی دەچم کە دەچم بێ ئیشم دەچمە کافیەک بە شتێک ژیانە پڕکەیتەوە ڕۆژ ئەن ڕۆژانە ئەتوکە 6 سعات 7 سعات کارت کرد کە دێوە ماڵەوە کاتی ئەوە نابی بچی لە شوێنێکی ئەوها بچی کاری هەڵە بکەیت یان کارێکی خراپ بکەیت بۆیە بێکاری خاڵێکی زۆر گرینگە ئێمە بتوانین ئەو ڕێژەیە کەم بکەینەوە لە 14 حکوومەت هەرێمی کوردستان دەرێ 18 گەنج بێکارە بەڵام ڕێژەکەی لە ئەساس لە 14 گەنجی لە هەرێمی کوردستان بێکارە خاڵێکی زۆر ئەساسیەکەمە بتوانین گەنجەکانمان لە هەری کار نزیک بکەینەوە دەستەکانە خۆش و دوا قسەت پرسیارەکە بۆ دووبارەکەمەوە کە چەند ساڵێمە لە میدیاکان و گوێمان لێ کە هەولێر بکەین بە پایتەختی گەشتیاری ئایا پایتەختی گەشتیاری وڵاتێک ئەم قورعانەی پێوە نییە ئێمە نەکتەنیا هەولێر ئێمە ئامانجی استراتیجیمانەوەی هەرێمی کوردستان بکەین بە یەکێک لە ناوچە گەشتیاریە جیهانیەکان تا ساڵی 2025 پلانی استراتیجیمان بۆ داناوەوە کۆمەڵێک هەنگاوی باشمان ناوە و هەنگاوی باشتریش دەنێین و ئەم دیاردێ و دەیان دیاردەی دیکەشە بە نەرمیش باشە پلانەکان کۆنە بۆ تۆ بەس لە بینا دروستکردن و ئەوەیانی ئیش نەکراوە لە ژێرخانی فکری و عقلی کۆمەڵگەیانی هەستەکەم ینی ئەم پلانگەلشان تەنها باڵەخانە بەرزکردنەوەی بەبێ عقل بەڕاستی ئەوە مەسلەی بابەتی باڵەخانە لە ناو هەموو پلانەکەی ئێمە جزئێکی زۆر بچیکە کە دروستکردنی ڕستۆرانت و ئوتێلە بە ستاندەرێکی گەورەکەی چیە؟ جزء گەورەکەی ئێمە دەمانەوەی یەک استراتیجێتمانەوەی زۆرترین هەلیکار وەکو ئاماژەی پێدا زۆرترین هەلیکار لە ڕێگەی گەشت و گوزارەوە بۆ هاوڵاتیانی ینی قسەکەی ئەخیرە من ئەوەیە چکە وەخت نەما ینی چیتان کردو بۆ تێکشکانی و تەشەنوجەی بینی کوڕ و کچ و خێزان و زگورتی لە کوردستانە و دوا قسە ئێمە وەکو سیستەم پێمان خۆش نییە ئەم بابەتانە هەبن بەڵام وەکو هەلدانرا ڕێز لە دابوونەریتی کۆمەلگای خۆمان دەگرین بەڵام مەبەسمانەوە نیە ئەو ڕێزە ببیتە بزمار و هەتای بکوترێنە بە شێواز و بە سلوبی خۆمان و بە شێوازە زانستەکەی خۆمان هەوڵ دەدەین ئەمانە ببنە بابەتی نۆرماڵی و ئێمەش بگەین کە دەڵێن ئەم کە باسی استراتیزیە دەکەم زۆر شت لە خۆدای کە دەمانەوەی ببینە ناوچەیەکی گەشتیاری جیهانی ئەم شتانە دەسڕێنەوە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس هیوادارم گفتوگەکەمان گفتوگویەکی کراوەی هاوڕێیانە بێت دوێت ینی لە بەرنامە نەچوو و هیوادارم سوودیشی گیان بێ بە بینەران و منیش لە کۆتاییە ئەڵێم تمۆحی هەر هەمومان تمۆحی هەر گەنجێک تمۆحی هەر تاچێک لە کوردستانە بەوانی کە نیگەرانیشن لە وڵاتە ئەوەیە کە خاوەنی شارێکی جوان بین خاوەنی وڵاتێکی جوان بین خاوەنی ناوێکی جوان بین هەرێک لە ئێمە کاتێک میوانێکمان لە دەروی کوردستانە بە شانازی و بیجەرین بە کوردستانە بەڵام زۆربوونی ئەم دیاردێ و زۆربوونی ئەم قوتعانە کە خۆتەکەی بە ڕێستۆرانتەکانە کە کاتێک کە شتێکی ئاوا بینیت زۆر لە نەفسێتەیە لابردنی ئەم قوتعەیە ئەرچی هەمومانە ئەرچی گەنجەکە وەکو ئەمانوتیان وەک ئەم بەڕێزانەوتیان ئەرچی گەنجەکە بە شێوەیەکی وا ڕەوشتی خۆی پیشاننا کە زۆر گەورەتر لەوە بیرکاتەوە لە چێشخانەیەکە ڕقم باتە دەست کچێک خۆی کە ئەم دیاردانە نمێنێ هیوادارم دەروون و دیاردا شتێکی بچوشی کرد بێ و ئەم دیاردێش بەرەو چارەسەر بێ و زۆر سپاس بۆ ئێوەش ئازێتان کشاو